بە بەشداری سەدان هونەرمەند و شانۆکاری هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان چوارەمین فیستیڤاڵی شانۆی قەزاکان لە چەمچەماڵ دەستی پێکرد کەوا بڕیارە 3 ڕۆژ بخایەنێت و دەیان گروپی شانۆیی نمایشی شانۆگەرەکانیان بکەن. شەمشەقیکە گۆشت و ئێستا یەک بە یەک خوێی تێبکەن بێترسن دێمە مەیدان حوکمە ئازاد دەستپێکی چالاکیەکانی چوارەمین فیستیڤاڵی شانۆی قەزاکان بە چەندین چالاکی هونەری وەک پێشانگای شێوەکاری و گۆرانی بەڕێوەچوون. بەشداربوانی فیستیڤاڵەکەیش بوونی وەها چالاکیەک بە زەرورەتی پێشخستنی ڕەوتی هونەر و ڕۆشنبیری ناو دەبەن. لە دوای مدەتێکی زۆر قەیرانی دارایی توانرا جارێکی تر ئەم فستیڤاڵە ئەنجام بدرێت کە جێگای دەستخۆشیە لە شارێک قەزایەکی وەکو چەمچەماڵە ئاشنایەتی خەڵک دانیشتوانی ناوچەکە بە شانۆ ئەمە ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە لە دوای ئەمە ساڵانە پێویستیمان بە فستیڤاڵە بۆی بتوانین زیاتر توانەکانمان پێش بخەین و توانای یەکدی ببینین. گرنگی ئەم جۆرە فستیڤاڵانە لەوەدایە کە توانی لێرە بیر و ڕاکان جیاوازن هەمویان ئاڵوگۆڕکەی و توانی نمایشەکانی کە ببینی ئی گروپەکانی تر و سەرجەم ئەکتەرەکانە بینی لێرە هەم دۆستایەتی پەیدا بێ و دروستە بێ و هەم کەلتورە جیاوازەکانە ناسی لێرە. هیوادارم ئەم جۆرە فستیڤاڵانە کە لە دەربەندی شەکرێ و لێرەش زیاتر گرنگی پێ بدرێ چونکە ئەمە دەبێتە مای پێشکەوتنی هونەر بە تایبەتی شانۆ. فیستیڤاڵی شانۆی قەزاکان 3 خولی تری لە چەمچەماڵ بەڕێوە چووە و لە ساڵی 2013ەوە نەتوانراوە خولی نوێی فیستیڤاڵەکە ئەنجام بدرێت. سەرپەرشتیارانیشی دەڵێن قەیرانی دارایی و نەبوونی شوێنی شیاو ڕێگر بووە لە دواکەوتنی خولی چوارەمی و لە بەرنامەیاندایە ساڵانی ئایندە گەورەتری بکەنەوە بۆ نێودەوڵەتی یاخود تەواوی قەزاکانی هەرێمی کوردستان. بێگومان ئێمە لە ساڵی 2013ەوە کە سێمین فیستیڤاڵمان ئەنجام داوەیەکێ لە ڕاستپاردەکانی لیژنەی داوەریش ئەو کاتەوە بوو کابێ بۆ ساڵانی ئایندە سەرتاسەری هەرێمی کوردستان بگرێتەوە بەڵام بەداخەوە قەیرانی دارایی کەمی بووجە و هەروەها بەوەی نەبوونی شوێنێکی مانەوەی باش لە چەمچەماڵ کە وەکو ئۆتێلێک شوێنێک نەماتوانی ئەم ساڵی شان بدێنە بەر ئەو ئەرکە کە سەرجەم لایەنەکان سەرجەم قەزاکان بەشداری بکەن. لە فستیڤاڵەکەدا تیپە شانۆیەکانی قەزاکانی سنووری پارێزگای سلێمانی و کەرکووک و ئیدارەی گەرمیان و دوو تیپی شانۆیی ڕۆژهەڵاتی کوردستان شانۆگەرەکانیان نمایش دەکەن. ئەمە جگەلەوەی چەندین سیمینار و دانیشتنی ئەدەبی و ڕەخنەیی لەسەر کارە هونەریەکان بەڕێوە دەچن. دوای تەواوبوونی فستیڤاڵیش لەلایەن لیژنەی تایبەتی هەڵسەنگاندنی کارە شانۆیەکانەوە باشترینی بەرهەم و ئەکتەر و دەرێنەرەکان دەستنیشان دەکرێن. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.